هەموو کەسێک دەیەوێت منداڵەکانیان پەیوەندیەکی تەندروست و مانەدار بنیاد بنێن کاتێک کە گەورە دەبن. فێرکردنی منداڵەکانت دەربارەی هاوڕێتی لە تەمەنێکی بچووکدا یارمەتیان دەدات لە مامەڵەکردن لەگەڵ پەیوەندی ئاڵۆزەکان دواتر لە ژیانیاندا. لێرەدا 4 ئامۆژگاری دەخەینە ڕوو بۆ یارمەتیدانت لەم بارەیەوە. ئامۆژگاری یەکەم، گفتوگۆ لەسەر هاوڕێتی. تایبەتمەندیەکانی هاوڕێی باش ڕوون بکەرەوە، وەک میهرەبانی و ڕێز. منداڵان بە چاولێکردن فێر دەبن، بۆیە خۆت نمونەیەکی باش بە لە پەیوەندیەکانت. ئامۆژگاری دووەم، فێری سنوورەکانی بکە. هانی بدە داوای مۆڵەت بکات پێش ئەوەی دەست لە کەسانی تر بدات و ڕێز لە خواستەکانی کەسانی تر بگرێت کاتێک دەڵێن نەخێر یان بوەستە. بە منداڵەکەت ڕابگەێنە کە ئەو سەرۆکی جەستەی خۆیەتی. ئەگەر باوەشی ناوێت هیچ کێشە نییە، نیشانی بدە کە تۆ چۆن ڕێز لە سنوورەکانی کەسانی تر دەگریت. ئامۆژگاری سێم، ڕاهێنانی قسەکردن. یارمەتی منداڵەکەت بدە لە فێربوونی نۆرە لە کاتی گوێگرتن و لە کاتی قسەکردن و چۆنەتی کاریگەری وشەکان لەسەر کەسانی تر. ڕێنمایی ڕووندا بڕێژە سەبارەت بە گاڵتە پێکردن، بانکردن بە ناوی ناخۆش و ڕەفتاری جەستەیی. خۆت نمونەی هەڵسوکەوتی باش بە بەوردی گوێ بگرە، بە میهرەبانی قسە بکە و ئەگەر پێویست بوو داوای لێبوردن بکە. ئامۆژگاری چوارم، شوێنێکی سەلامەت ببۆیان. بە منداڵەکەت بڵێت کە هەمیشە دەتوانێت داوای یارمەتیت لێ بکات بەبێ ترس. خۆشەویستی و پشتیوانی باشترین دیاریە کە دەتوانیت پێشکەشی بکەیت. بە فێرکردنی منداڵەکەت لە ئێستاوە ئامادەی دەکەیت بۆ پەیوەندێکی تەندروست و مانەدار لە ئایندەدا.